الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزن خوش حال لتفسير سورة المسد بخزمتان بقمو بس رزامندي خواهي قولي وهوادان اوي آزيش سودي لول بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. مرة خوشويستانوكم معلومة أو سورة لو كاتان داب زكاتك وبيغمبر صلى الله عليه وسلم بفرماني خواهي قورة قرشكاني كوكر دوتاوكو پێغەمبەرەتی خۆی و ئەو جا بانجیان بکالە بۆ لای خوای گەورە پێیان ڕابگەینی وا بوو کاتێکەوە بانجی کردن ئەو جا پێیانی فەرموو ئەگەر پێتان بڵێم لەسەر چێوی سەفا ڕاوەستە ئەگەر پێتان بڵێم لە دوای ئەو چێوە وا جەیشێک و کەسانێک خەریکن هێرش دەبەنە سەرتان بەبێ ئەوەی بیبن تەنها بە خەبەرەکەی من باوەڕ دەکەن ئەوانش گوتیان بەڵێ لەبەرەوە هیچ درۆمان لە تو نەدیتێ دەی باشە گوتی فەرمووی ئەمن نێردرام لەلایەن خوای گەورەوە سوبحانەه وتەعالە بەینە یەدەی عەذاب شەدید تاوەکو بتان ترسێم لە عەذابێکی بە ئێش و ئازار ئەگەر باوەڕ نەینن بە وەحدانیەتی خوای گەورە. ئیتر لەوێدا ئەبوو لەهەبیش کەوا مەوجود بوو دوو دەستەکانی بەرز کردەوە ئەوجا زۆر بە ناڕێکی و بەبێ ئەدەبانە ڕووی لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم لە بەیانیەوە لە بۆ ئەوە ئێمەت لێرەدا کۆ کردیتەوە تەبەن لەک بە هیلاک بچی. بەڵێ ئیتر خوای گەورە سوبحانەه وتەعالە بەو شێوەیە وەڵامی ئەبوو لەهەب و هەموو ئەو کەسانی هاو شێوەی ئەبوو لەهەبن دەداتەوە و دەفەرمی تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب دەفەرمی لە ناو بچی هەردوو دەستی ئەبوو لەهەب و لە ناویش چوو. بەڵێ دیارە ئەوانەی دەوروبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بوونە سێ بەش با بڵێن خزم و کەسە نزیکەکانی سێ بەش بوون. کەسانێک ئیمانیان بە پێغەمبەر هینا صلی الله عليه وسلم و هەروەها بەردەوام بوون لەگەڵی لە دەعوە و جیهاد و کەسانێکیش لە خزم و کەسانی نزیکی پێغەمبەر صلی الله عليه وسلم یارمەتی پێغەمبەریاندا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەش کەوا لەسەر کوفری خۆیانمانەوە لەسەر کوفریش مردن. کەسانێکی دیکەش دوژمنایەتی پێغەمبەریان کردو صلی الله عليه وسلم و لەسەر کوفری خۆشیانمان و هەتا لەسەر کوفر مردن. بەش یەکەمیان ئەوانێکەوە گوتمان کەسانێک لە خزم و کەسانی نزیکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمانیان پێهێنا وەکو عەباسی کوڕی عەبدولموطەلیب و حەمزەی کوڕی عەبدولموطەلیب خوایان لێ ڕازی بی. ئیتر هۆردووگمان پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمانیان پێهێنا وا بوو حەمزە کەوە شەڕەفی ئەوەی وەرگرکەوە هەر لە ژیاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی لێ نابوو ئەسەد الله و ئەسەد ڕەسووله و هەروەها شەڕەفی شەهید بوونیشی وەرگرکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەفضەل الشوهەداء عند الله چاکترین شەهیدە لای خوای گەورە سوبحانەه وتەعالە. و ئەوانەی کەوە یارمەتیاندا لە مامەکانی لەگەڵ ئەوەش لەسەر کوفری خۆیان بەردەوام بوون و هەتا لەسەر کوفریش مردن وەکو ئەبوو تاالب و ئەوانەی کەوە دوژمنایەتیشیان کردو لەسەر کوفر مردن وەکو ئەبوو لەهەب. ئیتر لێرەدا خوای گەورە سوبحانەه وتەعالە لە وەڵامی ئەو بێ ئەدەبیەی ئەبوو لەهەب کردی لە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە دیفاعی لێ دەکا و فەرمووی تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب ئەو دەستانەی کەوە بێ ئەدەبی بەرامبەر پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەو دوو دەستەی ئەبوو لەهەب لە ناو بچی کاتێکە کە ئەو بەو شێوەی بەرامبەر پێغەمبەری گۆ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمی ئەگەر ئەویان دوعای لێ دەکا کەوە دەڵێتن تەبەن لەکە سائر اليوم ئەلیهذا جەمەعتەنا ئەوە لەلایەنی ئەبوو لەهەب بۆ دوعای و دوعایەکی قبول نەبووشە. بەڵام خوای گەورە سوبحانەه وتەعالە لە بەرامبەردا دەفەرمی تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب بەڵێ ئەبوو لەهەب هۆردوو دەستەکەی کەوە تعبیر لە ذاتی دەکاتن لەبەر زۆربەی کار و کردەوەکانی ئینسان بەدەست ئەنجام دەدرێ. دوو دەستەکانی ئەبوو لەهەب و ذاتی ئەبوو لەهەبیش لەناو بچی وەکو بڕیاری خوای گەورەش وابوو لە ناوچوو وەکو بڕیاری خوای گەورەش وتەب لەبەرەوەی دوعا لەلایەنی خوای گەورەوە سوبحانەه وتەعالە بەتەئکید لەبەرەوەی خوای گەورە فعال لما يريد إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. ئیتر
بوشيوي هندش بوشيوي لك دم دفرمون تبت يدا أبي لهب وتدو دستكان نفس وتب نفسه وتهمو لا ششي بقشتي بوشيوش بلام زور بي مفسرين دلين تبت يدا أبي لهب باشي كمي آتك دعاء وبشي دوامش وتب بويك ودعاء كقبول بوللاني خوي جور سبحانه وتعالى بريارك زيبو وبفعليش لناوتو بريسوائي لدنيا دا ولا قيامتيش وكل آتك كان دفر ميتن أجريد جهنم تاورواني دكا أو أبو لهب كواب مال سروتي دنازي خوي جور ما أغنى عنه ماله وما كسب بەڵێ لە دوای ئەوەی کەوا خوای بڕیاری لە ناوچوون و خەسارەتمەندی لە بۆ ئەبوو لە هەبدا و لە ئاەتەکەشدا فەرمی وەتەبە و لە ناویش چوو ئەو بڕیارەشی لەسەر جێبەجێ بوو ئەوە ما ئەغنا عنه مال و ما کەسب کە کاتێک بڕیاری خوای گەورەی لەسەر جێبەجێ بوو نە ماڵی و نە ئەوەی کەوا وەما کەسەبە ئەوەی کەوا ئەو کردیتی ئەوەی کە ئەنجامیدایە نە ماڵی و نە منداڵی و نە ئەو کار و کردوانەی ئەنجامیدا هیچی بەکەلچی نەهاتن و بەهانای نەهاتن لەو ڕۆژە ڕەشە نەجاتی بدەن بەو لەو بڕیارەی خوای گەورە سوبحانەهو وتعالە کە بڕیاری دابوو لە ناوی ببە هیچیان بەکەلچی نەهاتن ما ئەغنا عنه ماله وما کەسب ئەوجا لێردا ماڵەکەی وا دیارە کەوا دەنازی بە ماڵ و بە سەروەتەکەی وما کەسب هەندێک دەڵێن مەبەست لێرەدا کەسب لە منداڵەکانیتی لەبەرەوەی وەکو حەدیث صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمووی إن أولادكم من كسبكم ئیتر منداڵیش لە کەسبی ئینسانە ئیتر نە ماڵی بەکەلچی دێ و نە منداڵەکانی بەکەلچی هاتن و یاخود دەفەرمن نە ئەو ماڵی کە هەیتی وما کەسب ئەوەی لە داهاتوو لە ناو تیجارەتە وەکو قازان چاوەڕوان کە ئەوەش بەکەلچی نایە سيصلى نارا ذات لهب بەڵێ ئەبوو لەهەب هەر وەکو لە دنیادا لە ناوچوو ئەوەی چاوەڕوانی دەکات لە دوای مردنیش دەچیتە ناو ئاگرێکی بڵێ سەدار سەیەسڵا دەچیتە ناوی و دەیسووتێنی ئەوجا لێردا سەیەسڵا نافەرم سەوفە یەسڵا دیارە سین لە زمانی عەرەبیدا لەگەڵ سەوفەی کە هۆردووشان لۆ داهاتوو بەکاردێنێن بەڵام سەوفە لە بۆ داهاتووی دوور سین لە بۆ داهاتووی نزیک لێردا زانان دەفەرمون والله عەلەم لەبەرەوەی ئەسڵەن دنیا شتێکی کەمە مقارنەتەن بەوەی کەوا ڕۆیشتە چی و هەی نەمایە وهر همو خوشكان دنياش متاع قليلة وياخذ فرمو سيصلى لو يفرمو السين يفرمو سوف لبروي هل لقل مردنيا وش او داخلي او اجري دبيك واخوي جورد فرميتن ذات لهب هل قدر خوشتي كاتك وناوي ابو لهب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب نكر بخوي بلكو خيزان كشي او خيزان كوايار متي دريبو لو دجمنداريي پیغمبر صلى الله عليه وسلم اويشيان بهماشي وسيصلى نارا ذات لهب وكو ابو لهب اويشيان دستنا واغرب بلا صداردا لدواي مردني كوا خوي ناوي لنا حمالة الحطب وات اوي كوا لدجمناتي پیغمبر صلى الله عليه وسلم هالغري داربو حمالة الحطب هالغري داربو دارو دركو ئەو شتانەی دەهێنا بە شەو لەسەر ڕێگای پێغەمبەری دادەنا صلی الله عليه وسلم بە نیازی ئەوەی ئەزیەتی پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم هەندە دژمنایەتی پێغەمبەری دەکرد هەندە ڕقی لە پێغەمبەر بوو لە داوەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دار و دەوەن و لەگەڵ ئەوەش کەوا خۆی بە طبعا خوشتی ئەبوو سوفیان بوو یەک بوو لە ئافرەتە ناودارەکانی قوڕەیشی لە عائیلە و لە شەرەف لە نەسەبێکی ناوداری قوڕەیشیان بوو ئەوجا دژمنایەتی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وای لێ کرد بوو هەموو گەورەیی خۆی لەبیر کرد بوو دەچوو دار و دڕچی لەسەر پشتی خۆی دەهینا و لەسەر ڕێگای پێغەمبەری دادەنا صلی الله عليه وسلم بەس لەبەوەی ئەزێت پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم هەندێک لە مفەسرین دەفەرمون بێزگەلەوەش حمالة الحطب ئەوەش عیبارەتێک کە بەکار دەهێنرێت لە بۆ ئەو کەسانی کەوا نەمیمە دەکەن قسەی دەین و دەبن بڵێ ئەویان ئەوەشی دەکرد بۆی کەوا لەناو ماڵەکان دەسوڕایەوە نەمیمەی دەکرد نەمیمەی چێش قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فتنەی دەکرد بۆی خەڵکی لە پێغەمبەر دوور بکاتەوە ئەو ئیسلامەتیەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگوازی دەکرد لە بۆ خەڵکی ئەو ئیسلامەتیەی دەشێوان لە ناو خەڵکیدا و لە ناو ماڵەکان دەسوڕاوە و نەمیمەی دەکرد بە شێوان لە بۆ شێواندنی پێغەمبەر و صلی الله عليه وسلم ئەو داوە بانگوازەی کەوا دەیکرد ئیتر ئەویشیان في جيدها حبل من مسد ئەوەی کەوا لە ملیتی گوریسێکی بادراوە لە چی لە مەسەد واتە لە پەلی خورمایی ئاگرین کەواتە ئەو حەبلەی کەوا
لە پەلی خورما دروست دەکرێت دیارە حەبلێکەوە وەصف دەکەن تەفسیرەکان حەبلێکە زۆر دڕە زۆر زبرە ئەسڵەن لە ملی هەموو حیوانێکی ناکرێتن مەگەر حیوانێکی با بڵێن ئەگەر ئەس پشتوابی ئەوە لە ملی ناکرێت ئەوە تەنها لە ملی جۆدرێژێک یا خوشتێکی وا دەکرێتەوە قەدر و قیمەتێکی وای نەبی لەلایەن ئیتر خوای گەورەش دەیشوبهێنی بە گیان لەبەرێکی زۆر بێقیمەت دەفەرمی لە ملی دەکرێنە ناو ئاگردا هەر وەکو لە دنیادا ئەو دارەی و ئەو دڕکەی کەوا دەهینا لە بەملی خۆی دەئاڵاند لەسەر پشتی دادەنا بە هەمان شێوەش لە قیامەتێ لە ناو جەهەنەم بەو شێوەی خوای گەورە عەزابیدا لەو ئاگرەیدا تەلەهەب ئەوە ئەو گوریسەی کەوا لە پەلی خورما ئەو جا ئاگریش بی دروست کرابیتن دەبی چ گوریسێک بی لە ملی دەکرێتن هەم لە بۆ ئیهانەکردنی هەم لە بۆ عەزابدانی بەڵێوزادەینە خزمە سوورەتی الإخلاص کە بەو شێوەیە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بەڵێ وەکو معلومە ئەو سوورەتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی دەکا بەوەی کەوا سێیەکی قورئانە لەبەر ئەوەی هەندە گرنگە باز لە وحدانیەتی خوای گەورە باز لە ذاتی خوای گەورە دەکا سبحانه وتعالى لەبەرەوەی گرنگترین شت لە قورئانی پیرۆز ئەو ئاتانەیەکەوە باز لە ذاتی خوای گەورە دەکا ئەو جا باز لە صفاتی ئەو جا باز لە ئەفعالی خوای گەورە ئەو جا شتەکان کە بە دوای دادێن ئیتر سوورەتی الإخلاصیش باز لە وحدانیەتی خوای گەورە و باز لە ذاتی خوای گەورە دەکا کەوا ئەحد و صەمەدە لەم یەلد ولەم یولد ولەم یەکن لەه کوفوەن ئەحد بەو شێوەیە پێغەمبەر وەصفی دەکا بە سێیەکی قورئان بەڵام لێرەدا وەکو شێخ عوثەیمین دەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بکە وەصفی دەکا بە سێیەکی قورئان واتە ئەگەر سێ جار بخوێنی وەکە ئەنەما هەموو قورئانت ختم کردێ بەڵام تعديله ولا يقوم مقامه واتە معنای ئەوە نییە کەواتە ئیخلاص لە جیاتی هەموو قورئان دەتوانرێ بخیندرێ بەڵێ فەزل و ئەجر و پاداشتی ئەو کەسێکەوە دەخینیتەوە کەناسۆن دەفەرمی سێیەکی قورئانە لە چەندین حەدیث صحیح بەڵام کەسێک ئەگەر بێت و لە نوێژدا سێ جاران قل والله بخینی ئەوە نوێژەکەی دروست نییە لەبەرەوەی دەبی سوورەتی فاتحەش بخینی ئەدی ئەگەر بڵێ باشە سێ جار ئەدی هەموو ناکا ختمی قورئان بەڵێ دەکاتن هەموو ختمی قورئان لە ئەجر و پاداش بەڵام لا يقوم مقام لە جیهاتی هەموو قورئان کار ناکا بۆیکەوە بڵێ وەڵا سێ قل والله بخین سوورەتی فاتحەش دەگریتەوە نەخێر بەو شێوەی نییە پێویستە فەهممان بەرامبەر بەو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو شێوەیە بی بەڵێ جا خوای گەورە سبحانه وتعالى لێرەدا بە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه و سلم بە هەموو کەسێک لە دوای پێغەمبەر لە ئیمانداران بەوەی کە بەو شێوەیە باسی خوای گەورە بکەن لە بۆ هەموو کەسێک کە پرسیار دەکات دەربارەی خوای گەورە وەکو لە سەبەب نزولەکان باز دەکات بۆی کەوە هاتن پرسیاریان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی کەوە نەسەبی پەروەردگارت لۆمان باز بکە چ نەسەبێکی هەیە خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ قل هو الله أحد پێیان بڵێ الله سبحانه وتعالى أحد واتە ئەو خودایە سبحانه وتعالى تاکو تەنیایە تاکو تەنیا بە هیچ شێوەیەک هاوشێوە و هاوشانی نییە شەریکی نییە سبحانه وتعالى تاکو تەنیا لە ذاتی لە صفاتی لە ئەفعالی بە هیچ شێوەیەک هاوشێوە و هاوشانی نییە لەبەرەوەی ئەویان خالقە تاکە خالقە لە وجودەی غەیری الله سبحانه وتعالى هەمووی مەخلوقە ئیتر هیچ کەسێک و هیچ ذاتێک شەبیه نییە بەخوای گەورە سبحانه وتعالى مەثیل نییە بەخوای گەورە ناچی وخوای گەورە سبحانه وتعالى بە هیچ شێوەیەک شەریکی نییە هاوتای نییە و هاوشانی نییە سبحانه وتعالى الله الصمد ئەو زاتەی کە الله سبحانه وتعالى الصمد کەواتە ئەو خودە الصمد کە بە چەند شێوەیەک لێک درایتەوە بەڵام جامعترین قەول لە بۆ لێکدانەوە کە ئەوەیەکەوە الكامل في صفاته الذي افتقرت إليه جميع مخلوقاته كواتە ئەو ذاتی کەوە الصمد واتە لە هەموو صفاتی کاملە لە هەموو صفاتەکانی حوسنا لە هەر صفتێش لەو صفتانەی حوسنایە و کاملە هەروەکو خوای گەورە سبحانه وتعالى هەموو صفاتی کەمالی تێدا لە هەر یەک لەو صفتانەش وەکو لە سەمیعیەکەی کەمالی هەیە لە بەصیریەکەی کەمالی هەیە لە قودرەتەکەی کەمالی هەیە إلى آخری کەواتە خوای گەورە کاملە لە هەموو صفاتی سبحانه وتعالى وهروها الذي افتقرت إليه جميع مخلوقاته همو مخلوقات همو دروست کراوەکان هەمووی محتاجن بەخوای گەورە سبحانه وتعالى وخوای گەورەش پێویستی بە کەس نییە لەم یەلد خوای گەورە سبحانه وتعالى لەم یەلد ئەو خوای کەوە کەسی لێ نەبووە دیارە ئەوەش وەڵامی ئەو
کەسانەیەکەوە لە جوولەکە دەیانگۆ عوزەیر کوڕی خوا والعیاذ بالله، لە نەسرانیەکان کە دەڵێن مەسیح کوڕی خوا والعیاذ بالله، لە موشریکەکان کە دەڵێن مەلایکەت کچی خوا والعیاذ بالله. خوای گەورە فەرمێ لەم یەلد، خوای گەورە سوبحانه وتعالى کەسی لێ بە پاش نەکوت، لەبەرەوەی هیچ کەسێک ئەگەر لێی ببی والعیاذ بالله دەبی صاحبە و زەوجەشی هەبی، وەلەم تەکون لەهو صاحبە، وەکو لە سوورەتی ئەنعامدا دەفەرمیتن کەواتە خوای گەورە صاحبە و زەوجە و هاوسەری نییە، چونکە هاوسەر دەبی لە جنسی هاوسەرەکەی خۆی بی و تەواوکەری بی. خوای گەورە سوبحانه وتعالى پێویستی بە هاوسەر نییە، محتاجی بە هیچ زاتێک نییە، غەنی فی ذاته. ئیتر منداڵیش لێ پاش ناکرێت، لەبەرەوەی ئەگەر منداڵیش لێ پاش کەوتبە والعیاذ بالله ئەوە دیارە منداڵەکەش بەشێک دەبوو لەو، لەبەرەوەی منداڵ بەشێکە لە ئینسان، هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فاتیمەی دەفەرمێ ئینەها بضعة مني، بەشێکە لە من. ئیتر خوای گەورە سوبحانه وتعالى هیچ کەسێک بەشێک نییە لەو والعیاذ بالله، تەنها خوا خالقە سوبحانه وتعالى. ئەوانی دیکە هەر هەمووی لەو بوونەوەدا مەخلوقن. ئیتر خوای گەورە منداڵی نەبووە والعیاذ بالله، وەلەم یولد، ولا کەسیش نەبووە. طبعا کەس ئیدعای ئەوەی نەکردە کە خوا لە چێ بووە والعیاذ بالله، بەڵام کاتێکەوە ئیدعای ئەوەی دەکەن کە خوا کەسانێکی لێ ئیجاد بووە، وەکو تازە باسمان کرد، ئیتر کەسێک ئەوەی لە بۆ ئەوەی پێ ئاعتیادی بی کەوا خوای گەورە والعیاذ بالله کەسی لێ ئیجاد بۆ منداڵی بووە، طبعا ئەوەشی پێ ئاعتیادی دەبین کەوا تەمادەم خوای گەورە لە کەسانیش دیکەش ئیجاد بووە کە والعیاذ بالله لەم یەلد وەلەم یولد. خوا خالقە سوبحانه وتعالى. قەزیەی ولادە و مەولود ئەوە لە عالەمی مەخلوقات هەیە، کەواتە خوای گەورە الله سبحانه وتعالى ئەو خالقەیەکەوە ئەحەدە صەمەدە سبحانه وتعالى، نە لە کەس بووە نە کەسی لێ ئیجاد بووە نە لە کەسیش بووە، وەلەم یەکن له کفوا ئەحەد. و خوای گەورە سبحانه وتعالى هەرگیز هیچ کەسێک هاوشێوە و هاوتای نییە، وەلەم یەکن له کفوا ئەحەد، بە هیچ شێوەیەک، نە لە ڕابردوو نە لە داهاتوو نە لە ئێستادا، بە هیچ شێوەیەک خوای گەورە هیچ هاوشێوە و هاوتای نییە خوای گەورە سبحانه وتعالى، نە لە ذاتی نە لە صیفاتی نە لە ئەفعالی. ئیتر بەو شێوەیە وەکو باسمان کرد لەسەر ئەوە پێغەمبەر صلی الله وەصفی دەکات بە سێیەکی قورئان، ئەوە عەقیدەی مسلمانانە کە لەسەر ئەو تەوحیدە دەژیان، لەسەر ئەو تەوحیدەش بە خزمەت خوای گەورە دەگەنەوە، لەسەر ئەو تەوحیدەشە خوای گەورە لێیان خۆش دەبی و بەهەشتیان پێدەبەخشی، و لەسەر ئەو تەوحیدەشە لە ئاگری جەهەنەم نەجاتیان دەدا. ئەو تەوحیدەیەکەوە کەسێک پێی نەبی لە قیامەتدا ئەوە ڕیسوا و شەرمەزارە و خالیدەن مخەلدەن لە ئاگری جەهەنەم دەمینێتەوە. لەسەر ئەو تەوحیدەش بوو وەکو معلومە لە سیرەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوایان لە ڕازی بۆ کوبیلال لەگەڵ ئەو هەموو ئێش و ئازار و لەگەڵ ئەو هەموو تعزیبەی دەدرا مصر بوو لەسەر ئەوەی کەوە ئەحەد ئەحەد، خوای گەورە تاک و تەنیایە، ئەحەد ئەحەد بۆی کەوە عەقیدەی تەوحید هەموو عەقیدەی شرک هەڵدەوەشێنیتەوە. ئیتر بەو شێوەیە لە خوای گەورە دەپاڕێنەوە، لەسەر عەقیدەی تەوحید بژین، لەسەر عەقیدەی تەوحید بمرین، لەسەر عەقیدەی تەوحیدیش بە خزمەت خوای گەورە بگەینەوە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.